سەرەتا دەمانەوێت بڵێن کە کوردستان کێشە و ململانەی گەلێک زۆر بوو بەڕاستی سەرهەڵدانی کێشەیەکی دیکە وەکو با بڵێن ئەوەی کە جوولە پێکردنی هێز لە بۆ زیینێ وەرتێ بەڕاستی دۆخەکەی کوردستانی هێزگار ئالۆزتر کرد. خەڵکی ئێمە بەڕاستی چاوەڕوانی زۆر شتی دیکەی لەو حکوومەتی هەرێمی کوردستان دەکرد و هەروەها لە هێزی پێشمەرگەش دەکرد کە چاوەڕوانی ئەوەمان دەکرد بەڕاستی لەو هەلوو مەرجێک کە ڕوویداوە لە کوردستان ئەو هێزانەی کە پێشمەرگە یان هەر چەکدارێک کە ناوی لێدەنەی لە زیاتی ئەوەی بتوانێت سنوورەکانی هەرێمی کوردستان بپارێزیتن لە داگیرکاری دەوڵەتی تورکی لەولایە ئێران، هەروەها جوولە پێکردنی هێزی عێراقی و حەشدی شەعبی و هەروەها جموجۆلی داعش لەو ناوچانە بەڕاستی چاوەڕوانی ئەوەمان نەدەکرد کە هێزی پێشمەرگە لە بەرامبەر هێزێکی دیکەی کوردی یان لە شوێنێکی دیکە کە ئارامی بەخۆوە دیت بوو ئەو هێزە جوولەی پێ بکرێتن. بێگومان هەر ناکۆچیەک قوڵبوونەوەی ناکۆچیەکان لێکترازانی هێزە سیاسەکانی کورد زیاتر قوڵ دەکاتەوە، بە تایبەتی ئەمڕۆ کە ناوچەی بابنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە کوردستان بە تایبەتی لە نەخشەی وڵاتانی دراوسێ وەروای وڵاتانی دیکە دەیانەوێت دووبارە سەر لە نوێ نەخشەی ئەم ناوچەیە بچێشنەوە. یعنی پێویست بوو گەلی کوردیش خۆی ئامادە بکاتن بۆ ڕۆژێکی ئەوالە و پلانی خۆی هەبێتن و بەرەو ئەوەی بچێتن زیاتر هێزەکان یەک بگرن و هێزی هەمچی هێزی سەربازێکی هێزی سیاسی یەک بگرن و بۆ ئەوی بتوانن لە نەخشە کێشانی ئەو ناوچەیە جێپەنجەی وانش دیار بێتن و وەکو بووکە شوشە یاریان پێ نەکرێتن بتوانن خۆیان یاریکەر بن لەو ناوچەیەدا. مێژوو پێمان دەڵێ کە داگیرکەرانی کوردستان بە هیچ شێوەیەک دۆستی میلەتی کورد نینە. بەڕاستی نەکات میست و میلەتی کورد دۆستی هیچ میلەتێک نینە. بە تایبەتی ئێمە خوێندنەوەمان بۆ ڕژێمی داگیرکەری تورک وایە بۆ مێژووشیان دائیمان لە پەلهاوێشتر بوونە لە داگیرکاری بوونە، هەروەها حکوومەتە یەک لە دوایەکەکانیشیان بە بەردەوام ئەویان دووپات کردەوە کە دەڵێن ئێمە ڕێگە نادێن هیچ قوارەیەکی سیاسی لە بۆ کورد لە هەر شوێنێک تەنانەت لە ئەفریقیاش بێ لە هەر وڵاتی شتکەبی دروست ببێتن. لەبەر ئەوە ئێمە نابێت دڵخۆمان بەو خۆشکەین کە با بڵێن سەرۆکێکی تورکیا یان بەرپرسێکیان دێن پێشوازی لە بەرپرسانی هەرێم دەکەن، ئەوە مانای ئەوە نییە کە ئەوە دەبێت بە دۆستی تو. لەبەر ئەوە ئێمە دەبی دۆست و دوژمنی خۆمان بناسین. بێگومان ئێمە دەبی ئەوە بزانین دائیمان دەوڵەتانی داگیرکار نابنە دۆستی ئێمە، تەنها دۆستی ئێمە میلەتەکەی خۆمانە. ئێمە دەبی پشت بە میلەتەکەی خۆمان ببەستین. لەبەرەوە پێویستە نەکەوینە ئەو داوای داگیرکەرانی کوردستان و نەکەینە نەبینە بەشێک لە جێبەجێکردنی پیلانەکانیان. کوردستان یەک پارچەیە، هەمومان دەزانی میلەتی کورد یەک پارچەیە، بەڵام ئەوە داگیرکەرانی کوردستانن سنووریان بۆ داناوە. ئێمە نابی خۆمان بەوە بخەڵەتێنین کە ئێمە پارچەیەکین و ئەوڕۆ ستاتیۆیەکمانەیە وەکو ناوی هەرێمی کوردستانی لێنراوە ئیتر تەواو ئێمە نابێ حەقمان بەسەر پارچێکی دیکە هەوێتون و ڕێگە لە خەباتیشیان بگرین. ئێمە کێشەی کورد یەک کێشەیە و ئێمە بە ئامانجەکانی خۆشمان ناگەین تاوەکو ئەمە یەک بە یەک دەست ئیژ نەکەین بە هەموو پارچەکانی کوردستان بە یەک دەست و نەبینە یەک هێز، چونکە ئەوە لە ڕابردووردا زیانی زۆری پێداوین لە نەوەتەکان و لە ساڵانی پێشووتر و دوای ئەوەش ئەو شەڕانێک کە بڵێ شەڕی خۆ بەخۆ دروست بوو بەهۆی کەوتنە ناو پیلانی داگیرکەرانەوە. پێویستە ئێمە دەرز لە ڕابردوو وەربگرین کە ئەو ڕابردووە تاڵێکە خوێنی بە سەدان ڕۆڵی کورتی تێدا ڕژاوە بە بەلاش و بە خۆڕایی. لەبەر ئەوە ئەو جۆرە پلانانە پێویستە بە هەمومان شەرمەزاری بکەین و بە هەمومان لە هەمبەری ڕابوەستین. من باوەڕ ناکەم هیچ قازانجێکی بۆ میلەتی کورد هەبێ. ڕاستە لەوانەیە ئەگەر بێن تەرکیز بکەن لەوانەیە ئەو پارتە سیاسیە بە ئەوەی خۆی بە لێکدانەوەی خۆی
وەکو پارتێکی سیاسی لەوانەیە بڵێ من قازانج دەکەم بەڵام دیسانەوە دەتوانانی تاکید بکەینەوە هیچ پارتێکی سیاسی کە لە ڕابردوشدا پشتی بە داگیرکەران بەستووە بە زیانی خۆی تەواو بووە بێجگە لەوەش تەوان بە زیانی ملەتی کوردیش بەگشتی تەواو بووە بەڵام لەوانەیە لەو جۆرە پەیوەندیانەدا هەندێک بەرپرس لە بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان بۆ خۆ دەوڵەمەندکردن قازانجیەکی هەنووکەیی بکەن بەڵام بەگشتی زیانی گەورە بەر ملەتی کوورد دەگەێنێت تاکە چارەسەر ئەوەیە دانیشتنە لەسەر مێزی گفتوگۆوە بە ئاشتی و چارەسەرکردنی هەر کێشەیەک ئەگەر دێتە ئاراوە هێزە سیاسەکان لەگەڵ یەکتریدا بنیشێن و پەیماننامەیەک ببەستێن کە جارێکی دیکە ئەو جۆرە کێشە و ململانیانە و یان جوولە پێکردنی هێز بەرامبەر بە یەکتری ڕوونەداتەوە لەبەر ئەوە هەروەها لە هەمان کات هەڵوێستی جەماوەریش بۆ ناڕەزایەتی دەربڕین بەرامبەر بەو جۆرە کردارانە گرنگجی خۆیەوە دەبتە فشارێکی گرنگ لەسەر هێزە سیاسەکان بۆ ئەوەی پەنا بۆ شەڕ نەبن و لەسەر مێزی گفتوگۆ دابنیشتن و کێشەکان چارەسەر بکەن ئەکادیمیەکان ڕۆشنبیری کورد پێویستە بەڕاستی ئەوانەش ڕۆلی خۆیان هەبیتن دەتوانن فشار دروست بکەن لەگەڵ جەماوەر ڕێیەکی گشتی ڕای گشتی دروست بکەن هەروەها دەتوانن بەیەکەوە سەردانی لایەنی بەرپرسیار بکەن بۆ ئەوەی لە نزیکەوە بارودۆخەکەیان لە بۆ ڕوون بکەنەوە و زەرەر و زیانی ئەو جۆرە هێز جوولە پێکردە لە بۆیان ڕوون بکرێتەوە و لەبەر ئەوە دواڕۆژی ملەتەکەمان بەرەو چارەنووسێکی نادیار دەباتن و پێویستە هەر کەس بە ئەرچی خۆی هەربستیتن لە کۆتاییدا دەمەوێت یەک شتی دیکە بڵێم دوا پەیامی بەڕێز ئۆزەلان ئەوە بوو کە نابێ هەر کەسێک بەو بەشە بچووکەی کە هەیەی بەخۆی بڵێ من ڕازیمەوە تەواو ئەو دوکانێکە من هەیتم تەواو بەشم دەکاتون من خۆمی پێدەژێنم دەبی هەمومان هێزێکی گەورە دروست بکەن یان ماڵێکی گەورە دروست بکەن بۆ ئەوەی بتوانین ببتە سێبەرێک بۆ ئەوەی تەواوی میلەتەکەمان لە ژێریدا بەحەسێتەوە و بەرەو ئازادی هەنگاو بنێ.